شەڕڤانی یەپەژەیت کەواتە تۆ نمونەی باڵاژنی کورد و بەرخۆدان و مرۆڤایەتیت. لە نووسینی دکتۆر نیکۆلا ئەشرەفشاڵی. مەگەرەوە شەڕڤانانی ئازا و ئازادی یەپەژە نەبوون، خۆنەویستانە بوون بە جەنگاوەری پاراستنی ئاشتی و ئازادی جیهانی. مەگەرە و کچ و کوڕە گەنج و جوانە پڕبەهانی ڕۆژئاوای کوردستان نەبوون، بوون بە سیمبولی بەرخۆدان و ڕزگاری خوازی. شەڕڤانانی یەپەژە باڵاترین نمونەی ژنی کوردن و نەمایندەی ڕووی ڕاستەقینەی ژنی کۆمەڵگەی کوردەواری دەکەن. دژایەتیکردنیشان واتە دژایەتی دابوونەریت و کولتوری ڕەسەنی کوردەواری. ئەم شاکارە هونەری ڕۆژئاوا هونەرگەی وڵات کە بەرجەستەکردنی ڕووداوێکی ڕاستەقینەیە وەک لە ڤیدۆکەدا دیارە، جۆرێکە لە بەرخۆدانی سەردەم کە هیچی لە جەنگی بەرەنگاربوونەی تیرۆریزمی جیهانی داعش کەمتر نییە. بۆ ئەوانەی بەناوی ئاینەوە دژایەتی ڕۆژئاوا و دابوونەریت و هونەری ڕەسەنی کوردەواری دەکەن، ئەو دەمەی ژنانی کورد و عەرەب بەدەست چەتەکانی داعشەوە بوون و دەست درێژی دەکرایە سەریان و بە زۆرەملە ئەبای خەلافەتیان لەبەردەکرا و لە بازاڕی نەخاسەی سەردەم بە کاڵایەکی بێبەها کڕین و فرۆشتنیان پێوە دەکرا. تۆ ئیسلامی سیاسی دژە کەلتور و دابوونەریتی کوردەواری لەکوێ بووی؟ هەر لەم پەراوێزەدا ئەم تەوژمە سیاسی دژە کەلتورەی کورد کە خۆی لە ژەرناوی ئاینی ئیسلامدا مەڵاستداوە بەکرێگیراوی دەرەکین و بەردەوام دژی دابوونەریتی کوردەوارین. ئەوانە مەترسی ڕاستەخۆن بۆ سەر ئاشتەوایی کۆمەڵاتی و ئاسایشی نەتەوەی گەلەکەمان. بۆیە لەسەر دام و دەستگا ئەمنیەکانی هەرێم پێویستە چیتر لە ژێرناوی ئایندا بوار بە پەرەسەندنی بیری پەڕگیری و توندڕەوی نەدەن. هێندەی کوردی بەکرێگیرا و شەڕ لەسەر عەبا و کلتوری عەرەب دەکات، نیوهێندە عەرەب خۆی شەڕی لەسەر ناکات. تەنها بڕۆن تەماشا بکەن چی دەگوزەرێ لە سعودیا کە قیبلەی موسڵمانانە و لە قەتەر و تورکیا کە ڕووگەی ئیخوانیەکانە. ئایا سەمای عەرەبی ناشرینە یان هەڵپەڕکەی بەرخۆدان و ئازادی کوردەواری؟ تێبینی جاران مرۆڤی موسڵمان بەوە دەناسرایەوە کە دەم و دەست و داوێن پاکن، بەڵام ئێستا هەرچی ئیسلامی سیاسی هەیە وێنەی موسڵمانانیان شێواندووە و بەوپەیی بەجنێ و کادرەکانیان پەروەردە دەکەن. بەواتایەکی تر ئێستا موسڵمانی سیاسی بەجنێودان و بوختانکردن شتی تر دەناسرێنەوە. دەستگرتن بە کەلتور و دابوونەریتی کوردەواری ئەرکێکی پیرۆزە. ژنی شەڕڤانی کورد تاجی سەری هەرچی جاش و خۆفرۆش و بەکرێگیراوە. ژنی عەرەبی ڕزگارکراو لەلایەن یەپەژەوە لە دەستی تیرۆریزمی جیهانی داعش پڕبەگەروی هاوار دەکا یەپەژە و نیقابی زۆرەملێ لەبەریدا دەدڕێت، هەروەک لە ڤیدۆکەدا دیارە. نیقابی زۆرەملێ لەبەریدا دەدڕێ و هەروەک لە ڤیدۆکەدا دیارە. تۆی بەکرێگیرا و چیت خۆت لە هەموو بابەتێکدا هەڵدەقورتێنیت. سلێمانی پایتەختی کلتور و هونەرە و ئێرە قەندەهار و پایتەختی خەلافەتی داعش نییە. خەڵکی هۆشیار هەرگیز ناکەوێتە ژێر کاریگەری وتاری سیاسی بارگاوی بە سۆزی ئاینی.